لەگەڵتان بەردەوامە بین ئەزانین پرۆسەی پەروەردەکردنی منداڵ پرۆسەیەکی کاتبەرە، سەبری ئەوێ، لێزانینی ئەوێ، تەکنیکی ئەوێت و بێگومان ئەزانین منداڵ ئیشی جوان ئەنجامەدا هەندێک ئیشی هەڵە لەوانەیە ئەنجام بە تاقیەکاتەوە ئیتر ئەوە بەشێکە لە گەورەبوونی منداڵ چۆن دایک و باوک بتوانێت ئیشە جوانەکان بە منداڵ تێبگەێنێت کە بەردەوام بێ لەسەری و چۆن تێبگەێنێت ئەمە هەڵەیە دووبارەی مەکەرەوە یەکێک لەو تەکنیکانە بۆ ئەمە پاداش و سزایە بەڵام ئەم پاداش و سزا زۆر گرنگە کە بە لێزانین ئەنجام بدرێ بۆ مناڵ چۆن و چۆن بێت پاداشەکە لە جێ خۆیان بێ ئیتر ئەمانە نەبێت مناڵەکە ڕابێ لەسەری سزاکە ژوان نەبێتە مناڵەکە لە ترسا ئەنجامی نەیە هەر چاوی دایک و باوکەکەی بە دوورزانی ئەنجامی باتەوە هەڵەکە ئەمە بابەتێکە زانیاری وەرگرتن لەسەری دا ئەنیم بۆ بەڕێز مامۆستا ڕزگار خدر نووسەر و سەرپەرشتیاری پەروەردەی مامۆستا ڕزگار سڵاوە لێبێت دایک و باوک ڕۆژ نییە نەڵێ بە مناڵ یاریەکانە کۆکەمەوە فلان شت دەکەی مناڵی شەر ئەنجامیەوە ئەویش هەر کۆی ناکاتەوە یا هەندێک جار بەداخەوە ئەکەوێتە لێدانەکە یان هەندێک جار مناڵەکە ڕاهێنێت کە ئەگەر ئەتەوێ ئیشێکی باشکەی ئەبێ چاوەڕێی پاداشەکەکەی کاتەمە تۆزێک هەڵە ئەنجامدانی دایک و باوک لە یان هەڵە تێگەشتنی دایک و باوک لە سزا و پاداشەکە بەڕێزت پێمان بڵێ شێوازە دروستەکەی بەکارهێنانی ئەم تەکنیکە چییە؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردنێتەوەرە تەوان پاداش و سزا لە ئامڕازە پەروەردەیە هەرە باشەکانن بۆ ڕاستکردنەوەی ڕەفتار بۆ چاندنی بەها جوانەکان کە لەلایەن دایک و باوک و پەروەردەکاران بە مامۆستایانەوە بەکاردێنرێت ئەوێ بزانی کە پاداش و سزا ئەوێ یەکەم کۆمەڵێک مەرجی هەیە یەکەم لەگەڵ کاتی ڕەفتارەکەی گونجاو بێت نەگەوەی منداڵەکەی ئیمڕۆ کارێکی کردبێت تۆ هەفتەیە دواتر لێپرسینەوەی لەگەڵ بکەیت ئەبێ لەگەڵ کاتی ڕەفتارەکە لەگەڵ هێندەی ڕەفتارەکەی گونجاو بێت نەک شتێکی بەسیتی کردبێ و تۆ بکەویتە ژیانی بە جۆرێک کە منداڵەکە کەسایەتی بشکێنیت بەقەدەر قەبارەی خۆی بێ بەڵێ لە کاتی خۆیان بێت بەقەدەر قەبارەی خۆی بێت بەمبەستی ڕاستکردنەوە بێت نەک بەمبەستی ئەوەی قواقین و ڕق و بێزاری بخەیتە دڵی ئەو منداڵەوە یا ئەوە تا منداڵەکە بە جۆرێک کە ڕابێنیت کەواتە سزا و پاداش هەردووشیان پێویستن لە کاتی خۆیان بێت و بەمبەستی پەروەردەیەکی دروست پەروەردەیە کە ئایندەسازی بێت مرۆڤسازی بێت کەوا بتوانرێ کاریگەری لەسەر دەرونی ئەو مناڵە بۆ دواڕۆژ بهێڵێتەوە باشە مامۆستا زۆر جا پرسیاری وەکەین کە باسی منداڵەکەین پێویستە ئیشکردن لەسەر مناڵە هەر لە سەرەتای تەمەنیەوە بێت یعنی لە کاتێکا بیرمان نەکەوێتەوە کە مناڵە چەند قۆناغێکی تێپەڕ کرد و نازێکی زۆرمان پێوە لە پڕ هەموو شتەکانی لێ ببڕینەوە ئەگەر لە هەوڵەوە فێرمان کرد بە پێی ئەوەی جەنابەت باس کرد قەبارەی خۆی هەم پاداشتی بکەی هەم سزاشی بی بەڵام سزا کاڵین سزا دوورکەینەوە لە توونتی ژولیان و شتانە نا کۆمەڵە سزا هەیە سزای جوانن کە مناڵەکە فێری ئەزمون و فێری کاری باشتریەکە یعنی دایک و باوکەکە پلانێکیانە بێ بە هەردووچیان زۆر کات بەداخەوە زانین کە دایکەکە لەم لەوە بەباشی ڕێگەکەی کردووە باوکەکە لەو لەوە نازێکی پێات و ئەوش پاداشتێکی کێکات و کە هەڵەشی کردووە بە هاوکاری یەکتر بتوانن بە قۆناغ لەگەڵ منداڵەیە بڕۆن هەم کاری باشی کرد پاداشتی بکە هەم کارێکی هەڵەی کرد سزایەکی وای بە کە دەردی خۆمان لە کوردواری قەدری پاداشەکە بزانێت چۆن بتوانین ئەم بنەمایەدانێ وڵای خۆی پاداش و سزا بۆ منداڵیش هەیە و بۆ گەورەش هەیە بەدڵنیایە بەڵام بۆ منداڵ ئەوەیە کەوا تۆ بی بە شێوازێک لە شێوازەکان ئەو ڕەفتاری تیا بچێنی کە لای بێتە کللتور وەکو چۆن یابانەکانە بینین ئیمڕۆکانە نەتەوەیەکن لە ناو هەمووانە ناساون بۆی کە کاری باش و جوانەکەن بۆچی لەبەرەوەی لە پەروەردەیانە منداڵەکە لە پەروەردەی و بە جۆرێک پەروەردە ئەکەن کە بزانە ڕەفتارە ڕاستەکە چییە و ڕەفتارە نادروستەکە چییە ئێمە بەداخەوە بە جۆرێک نازەدەین بە منداڵ خراپ ڕادێنین منداڵ لە هەموو شتێک دەردی جەنابەت وتی دایک و باوک کۆگنی لەسەر پەروەردەکردنیان دوو پەروەردەی بەکارێنە دایک نازیە کێشێ باوک توند و تیژە دایک توند و تیژە باوک نازیە کێش لە یەک لەسەر یەک ڕەفتار ئەمە هەلێکە منداڵەکە بە جۆرێک سەری لێ بشێوێ نەزانێت کامە باشەکەیە کامە خراپەکەیە کە نەشی زانی تا گەورەبوون تیامێنێتەوە کە گەورە بووش ئەو وەختە سزاکان قورستر دەبن پاداشتەکان بەو جۆرە نامێنن مرۆڤەکە ڕاز نابێتەوە چۆن وەکو کوردەواریە لە دارێک کە بە خواری
بە ساوایی خوار بوویتر ڕاز نابێتەوە لە گەورەی ئاشکێ منداڵەکەش بە هەمان شێوەیە لەبەرەوە باشترین شت باشترین کارێکە ئێمە هەمانە کە باس لە پەروەردەکەین باس لە مرۆڤ سازیەکەین باس لە ئایندە سازیەکەین ئەوەیە کە لە منداڵیەوە ئێمە خەریکی منداڵەکانمان بین بە ڕەفتاری باش و بە کاری باش و بە کاری جوان. زۆر باشە. جەمە مەسە ڕزگار تا چەند گرینگە تۆ لەم نێوانە بتابێت بۆ سزا بەلایەنە دروستەکەیە بۆ نمونە مناڵەکە کەلیپە یاریەکەی لەویا بڵاو کردو تۆ کۆی ناکاتەوە بێگومانە بێ ئەمە تێ بگەێنی هەر پێی ئەڵێ ئەویش عینادیە کاڵێ نایکەم. لەم کاتا تا چەند گرینگە دایک باوک بە جددی مامەڵە بکا لەگەڵ مناڵەکە ئەگەر سزایەکی بۆدانە بڵێ بۆ نمونە ئەگەر کۆی نەکەیتەوە هەتا هەفتەیەک نابێ پاسکیلەکە و بەریتە دەرەوە ئەبینیت چون بەزەیان بە مناڵک یعنی سۆزەکە ڕێگرێ بێ لەوەی کە جێبەجێ کا سزاکەوەکو خۆی واتە قسەکەی خۆی ناباتە سەر تا چەند گرینگە تۆ ئەگەر یاسایەکت دانا بۆ مناڵەکە و جددیەتت هەبێ بۆی خۆی من شتێکتان بیرخەمەوە پاداش و سزا لە کۆن و لە ئێستا جیاوازێکی زۆری هەبوو پاداشت بە جۆرێک بوو سزا بە جۆرێک بوو لە کۆنا سزاکان زۆر تون بوون بەڕاستی ئەمە دایک و باوکمان مامۆستاکانمان بە جۆرێک سزانەداین لەسەر شتێکی بەسیت کە ئازارەکەی لە دەروونمانە ئەمایەوە کاریگەری لەسەر کەسێتیمانە کرد بەڵام لە هەمان کاتە پاداشتەکانیان زۆر ئەوان دروستتر بوو لەبەرەوەی پاداشتی ئەوان لە ڕووی مادیەوە بێ لە ڕووی مادی توانای مادی ئەو ئێستایان نەبوو دەستخۆشیە کردی باوەشیە کردی ئافرینیە کردی خۆشەویستی و سۆزی بۆ دەرەبڕی ئەو پاداشتی ئەوان زۆر جوانتر بوو لە پاداشتەکەی ئێستا گەر مادیش باید قەدرت دەزانی تۆپێکی پلاسیکی بۆ کڕی لە خۆشیە لە گەڕەکە بووی بە کەسایەتیشی دیاری ناو مناڵان بەهۆی ئەو تۆپەوە بەڵام ئێستاکانە بە عەکسەوە سزاکان تا ڕادەیەک دەتوانن بڵێم نەماون بەڵام پاداشتەکەش وای لێ هاتووە بەها بووە لای منداڵەکە تۆ هەموو ڕۆژێک پاداشتێکەکەی هیچی کردبێ هیچی نەکردبێ پاداشتەکان شتێکی بەسیتی کردو تۆچی ئایپاتێکی بۆکری لاپتۆپێکی بۆ سپینێ ئەو پاداشتە نرخی نامێنێ لای من لەگەڵەوە شتا بیرمان نەچێ بە پاداش زۆر جات بە پارە ئەخەمڵێنی ئەو مناڵە وەکو بەرتیلی لێ یعنی لە گەورەیش ئافێرە بێت هەر کارێکی کرد چاوەڕی بەرامبەرەکەی ئەکات بزانێت چییە ئەبێتە بەرتیل تۆ ئەبێ وا بکەیت کە ئەو پاداشتە بە جۆرێک بێ لای ئەو منداڵە هەست بە خۆشیەکەی بکە هەست بە لەزەتەکەی بکە یعنی زۆر جار ئافرینێکی مامۆستا باوەڕت بێ لە زۆر شت خۆشترە یان دیارێکی بەسیت یان ڕێز و سپاسێکە لە مامۆستا و ئەدرێ بە قوتابی زۆر خۆشترە لەوەی کەوا شتێکی لە ماڵەوە بەەوە نمونە مۆبایلێکی بۆ کردراوە بۆ لەبەرەوەی لەوێ بەهاکەی زیاترە لەوێ بەهای ئافرینمەکە لای مامۆستاکە زیاترە لە دایک و باوک دایک و باوک ئەوەندەی لەگەڵ کردووە بەهای نەماوە پاداشتەکان بەهایەکیان نەماوە لە هەمان کاتیشا سزاکان زۆر جار ئێمە بیرمان نەچێ هەڕەشە لە مناڵەکەین ئەڵێن وا ئەکەین وا ئەکەین دوایش نایکەین ئەو منداڵە ڕایە لەسەرەوەی کەوا سزاکان فشەن سزاکان ئەرزشێکیان نییە سزاکان قیمەتێکیان نییە لەبەرەوە هەموو سنوورەکانە بەزێنێ خۆی ئینسان چاوچنۆکی ئینسان وایە سزانە بێ کەس پەیوەست نابێ بە ڕێساکانی هاتوشەوە باوەڕت بێ خۆشەویستی نەبێ خۆشەویستی و پاداشتی یەزدانی نەبێ کەس سەردانی مزگەوتەکانیش ناکات لەبەرەوە سزا و پاداشت بۆ گەورە بۆ مناڵیش زەرورە بەڵام لە منداڵی ئەمە ڕایانەهێنین لایەنەکەینە کولتور لایەنەکەینە عادات لایەنەکەینە ڕەفتار لە ڕەفتاریانە ڕەنگ باتەوە بەو جۆرە ئەتوانین کەوە منداڵێکی دروست پەروەردە بکەین نەک منداڵێک کەسایەتێکی شکست و ئاژاوەژێر خۆی هەمیشە ئاڵێن کە پاداشتەکە گەر زۆر جار بە مادیش نەبێ بە کۆمەڵێ وتە بێ بە کۆمەڵی نووسراو بێت تۆ دڵخۆشەکە ینی من زۆر جار لێم دەفتەرەکانی خۆناغی سەرەتایی ماوە کە داڕشنەکەمە نووسی و ئەرچی ماڵەوە بۆم بردەوە مامۆساکە لە خوارەوەنی زۆر زۆر باشە ئافرین بۆ من گەورەتیەکی زۆر زۆر بوو ینی متمانم بەخۆمە بەس کە یشێکی باشتر بکەم ینی ئاوە لە پەروەردەکەین بەڵام لە ئێستەیە زۆر جارە بینی ناهاوسەنجی هەیە مامۆسا ینی لەوانەیە لە خێزانێکە دوو کوڕ و کچێک هەبێت سێرەکەی کوڕەکە نازی زیاتری هەیە کچەکە نازی زیاتری نادات پەروەری هەیە لەوەی کە پاداشتێکی یان سزایی تا چەند گرنگە تۆ هاوسەنجی ڕابگرین یعنی بۆمیان چیت پێخۆشە ئەویش بە هەمان یەکێکتر لە مەرجەکانی پاداشتزا هاوسەنجیە ینی بەڕاستی ناکرێت تۆ لە ماڵە دوو مناڵ سێ منداڵت هەیە لەگەڵی کیانە زۆر توند و تیژ بی زۆر سارد بیت لە معاملەکردن لەگەڵ هیچ کەشیان نازێکی وای بدەیتێ لە بەسیتریش تا پاداشتی کەی لە هەموو سزایەک بیبیۆری وەکوتم ئەو نادات پەروەری وا لەوە کە قینیش دروستکە لە بینە مناڵانە
هەر کاتێکیشکین دروست بوو لە بینی مناڵە ئەو خێزانە تێگەشکی و خێزانە پەرتەوازە ئەبێ خۆشەویستی لە نێوانیانە نابێنێ کە خۆشەویستیش نەما باوەڕ بێ هەموو شتێک لە ڕێی خۆشەویستی و ینی ئەڵێ مستحیل ڕێگەی مستحیل نامێنێت کە تۆ خۆشەویستیت نەهێژی تر هەموو شتەکان مستحیلە بن هەموو شتەکان جارێشکە ناتوانێت ئەو خێزانە کۆکەیتەوە لەسەر سفرەیەک لە سەر سفرەیەکی پڕ لە خۆشەویستی سفرەی نان و پارە و وین ناڵم باش ماوەسا ڕزگار یەک خاڵ هەیە ئێمە لە بەرکەوتنی ڕۆژانەی دایک و باوک لەگەڵ مناڵە ئەگەر مناڵەکە هەڵەیەکەکە ئەڵێتە خۆشم ناوێت ئیتر کوڕی من نیت کچی من نیت ئەبن بە دایکی فڵان کەس ئەمەمان هەیە خۆی لە ڕۆیە دەرونیەکەیەوە ئەڵێن ئەمە ڕاستە تۆ بە قسە شتێکەوتووە بەڵام ئەو مناڵە دنیایەک کاریگەری لە ئەو قسەی تۆ وەرگرتووە یەک خاڵ هەیە ئەڵێن ئەگەر مناڵەکەت هەڵەی کرد تیش خەسەر کردارەکەی نەک کەسێتی مناڵەکەت ئەوەی لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڵەی مناڵەکانمانە ئەم دوانە لە یەک جیا بکەینەوە نەڵێن خۆشم ناوێ بڵێم کارەکەتم خۆش ناوێ حەزم بەو ئیشەو نییە وەکوتم هەموو پاداش و ساکە بەس بۆ ڕەفتارە بۆ کەسایەتیەکە نییە ئەنێوێمە جیا بکەینەوە کەسایەتی مناڵ هەموو وەختی خۆشەویستە لای دایک و باوک جا ئایا چەتون بێ ئایا مناڵێکی دروست بێ بەڵام ئێمە ئەبێ لەسەر ڕەفتارەکانیان معاملەیان بگەین یعنی ئەم کارت بەلامەوە جوان نەبوو لەسەر ئەم کارت من عاجزم لێم زیورم لێم نەک بەو شێوەی کا بڵێم وەڵا بە تەواوی تۆم خۆش ناوێ نە شتیوان نییە خۆشەویستی هەر هەیە دایک و باوک نییە مناڵی خۆش نەبێ یان مامۆستا نییە بە جۆرێک قین لە دڵ بێ بەرامبەر بە تەلەبە ئەوە هەر پێی ناوتێ پەروەردەکات پێی ناوتێ مامۆستا تۆ ئەبێ لەسەر ڕەفتارەکەی بڵێ ئەم ڕەفتارەتم بەدڵ نییە ئیمڕۆ ئەرکی مەکتەبت قوتابخانەت حازر نەکردووە بەڕاستی لێت عاجزم بەڕاستی ئیمڕۆ پێم خۆش نییە لەگەڵ تا هەر بدوێم بەڵام لەگەڵ هەوەشە ئەبێ گوێ لە مناڵەکان بگرین گوێ لە قوتابەکە بگری بزانێت بۆ ئەو کارەی کردووە ئاخر زۆر جار کارەکە کە ئەیکا منداڵەکە لەوانەیە بە نەزانی کردبێتی بۆ خۆشەویستی کردبێتی زۆر جار ڕەفتارێکەکە لە خۆشەویستی ئەوێت لاسایی تۆ بکات و تۆ پێت ناخۆشە یان ئەوێ کردارێ بکە تۆ ئەو بەڕاستی ئەزانێت تۆ ئەبێت تی بگەێنی کە ئەم کاری تۆ ناڕاستە ئانی زۆر جار هەڵەکان کە دروست دەبێت لای مناڵ لە نەزانیەوەیە ئێمە گەورەکان ئەوێ بۆیان ڕاستکەینەوە بزانین پێی بڵین کە ئەم کاری تۆ نادروست بوو ئەمەشیان دروستە کاتی پەروەردە بەڕاستی هەڵە قبوڵ ناکە کە هەڵەت کرد لە پەروەردەکردنی مناڵە دوا ڕۆژی مناڵەکە تاریگەکەیت بەدڵنیاییەوە دەستەکانی خۆش بێ مامۆستا سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانین لە پەروەردەکردنی مناڵەکانمانە یەک پەروەردە هەبێ ئەگەر لە خێزانەیە ئەگەر دواتریش مناڵەکە پێشگەیشتی قۆناغێک بۆ خوێندنگە بتوانیش مامۆستاش بەشێک بێ لەو پەروەردەیە بۆی کە مناڵێکی تەندروست بخەینە ناو کۆمەلگاوە کە سوودی هەبێ و هەمووشمان بە باشی بتوانین سزا و پاداشتی مناڵەکانمان بە هاوسەنجی بکەین بۆی کەیت جارێک جیاوازیە بەدی نەکەین دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆم